سڵاوتان لەبێت هودا عوسمانم سەرباسی تێوارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ یەکشەممە لیژنە و بەشەکانی قایم قامێتی سلێمانی بڵاویان کردەوە بۆی هەبوونی گومان لەسەر ئارایشگای لارە کە نوشتە و جادووی تێدا دەکرێت نەک جوانکاری و ئارایشتی خانمان. لیژنە و بەشەکان بە دووەداچوونیان کردووە دوای دڵنیابوونەوە خاوەنی ئارایشگاکە بە ناومۆڵەتی بۆ پیشەکەی وەرگرتووە، بەڵکو شوێنەکەی بۆ دروستکردنی نوشتە و جادوو لەو شوێنە بەکارهێناوە وتیشی لە کاتی سەردانی لیژنەکە بۆ ئارایشگای لارە دەست بەسەر 33 نوشتە و جادوو لە ناو ئۆتۆمبیلی خاوەن ئارایشگاکەدا گیراوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگاری سلێمانی داوا لە وەزیری کارەبا دەکەین ئەنجامدانی تەستی پێدانی کاتژمێرەکانی کارەبا لەم وەرزەدا ڕەت دەکەینەوە و داوا دەکەین وەزارەتی کارەبا بە بڕیارەکەی دابچێتەوە. نەسیر مەمدۆڤ باڵیۆزی ئەزەربایجان لە عێراق ڕایگەیاند. عێراق و ئەزەربایجان دوو وڵاتن کە مێژوێکی کۆن و شکۆداریان هەیە و کاریش دەکەن لەسەر بەرەو پێشبردننی پەیوەندیەکانیان لەسەر بنەمای هاوڕێتی و ڕێزی هاوبەش. دەشڵی دوای مەرسومی کۆماری سەرۆک کۆماری ئەزەربایجان بە دانانی باڵیۆزی نایەسایی لە عێراق لە ناوەڕاستی هەفتەی ڕابردووە دەستمان کردووە بە پێدانی ڤیزا بۆ هاوڵاتی عێراقیانەی دەیانوێت سەردانی ئەزەربایجان بکەن لە ڕێیاسانکاری زۆر و بە تێچوێکی کەم کە نرخی ڤیزاکە تەنها 20 دۆلارە. پارتی دموکراتی کوردستان لەگەڵ پارتی سۆسیال دموکراتی کوردستان لە شاری بەغداد هەڵپەیمانێتێک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پێک دەهێن و یەک کاندیدیان هەیە. ئەکرەم ئەحمەد یاریدەدەری پارێزگاری ئەولێر ئاشکرای کرد لەسەر سەرپێچی و زیاد وەرگرتنی پارەی خزمەتگوزاری دەشاری نیشتەجێبوونیان داوەتە دادگا، بەڵام تاوەکو ئێستا دادگا بڕیاری کۆتایی لەسەر نەداون. ئەکرەم ئەحمەد ڕایگەیاندووە ئەمساڵ هەشاری نیشتەجێبوون سزا درراون، ئەوەش بەهۆی سەرپێچیکردن لە ڕێنمایی و نرخەکان کە لەلایەن لیژنەی پارێزگای هەولێرەوە دیاری کراون. هەشارێکی نیشتەجێبوون بەردەوام بێت لە سەرپێچی دوای سزادان دەدرێتە دادگا. سەرباسی تیوارم پێشکەشکردن هەر شاد بەر.